فيروش قلبنا دانا ودراكم ودراك تبيض ويلانا. لەگەڵ دۆندی ئەحمەد ڕۆمی قۆڵمان لە قۆڵی یەکایە و لە سێبەری دارەبەنێکی بۆن خۆشە قۆناغەکانی مێژووم بۆ گێڕێتەوە. بایلۆسا گوێی شل کردووە و برزوتیش دەمی داچەقانوە و حەپەساوە. ئەوە تا میربووداغ لە داڕەشمانەوەیەت ئێستا ساڵی 1608 ماوەتیش بۆتە پایتەختی بابانەکان و ئەم مەملەکەتە جوانەش بۆتە ڕایەی ئەوەن. کەواتە با لەگەڵ دەوەنەکان و سێبەرەکانیشە بە شەماڵی فێنکی کوردستان پرستان گەمەی پێ بکەین و بچینەوە ناو مێژوو. ئێرە گوندی قەرەبابایە. قەرەبابا لە 400 ساڵێ بەر لە ئێستا سەرلەشکری گەورەی میربووداغی کوڕی فەقی ئەحمەدی داڕەشمانە یەتە ئەم مەملەکەتە و ئەیکاتە سەربازگەیەکی گەورە بۆ پاراستنی بیڵاتی پاشایەتی بابانەکان. وەرن بابەیەکەوە لە ئاوایە کۆنەکە لە گوندە کۆنەکەی قەرەبابا لەوێ بچینە و ناو مێژوو. ئەگەر ئامادەن قەرەبابای ماوەتان چاوەڕوانە. وەرن با بڕۆین. فەقی ئەحمەدی داڕەشمانە میری گەورە و دامەزرێنەری بنەماڵەی مەملەکەتی بابان کۆچی دوایی کرد و میربووداغی کوڕە گەورەی جێنشینی گرتەوە. ئەو دەمە بیری لە فراوانبوون و دەسەڵاتی زیاتری میرنشینی بابانەکان کردەوە. بۆیە لە ساڵی 1608 پایتەختی میرایەتی بابان ئەگوازێتەوە بۆ ماوەتی بناری چیایی گوڵێ. پایتەختیش پێویستی بە پارێزگاری و پاراستنە بە تایبەتیش ئەم شوێنە سەخت و چیامەند و شی و زەندۆڵانە. ڕێگای داڕەشمانە بۆ بانە و ناوچەی سلێمانی و شارباژێری سەخت پارێزراو ئەکرێت و دۆندی چیاکانی ئاسۆس و ئەحمەد ڕۆمی و ژیلوان و ئاسنگران هەتا چیاکانی سوورداشیش ئەبێتە پێگەی پاراستنی ئەم پایتەختە. ڕەشەی بەبە قۆمانداری بیڵاتی میرنشین کە پاشان بە قەرەبابا ئەناسرێ لە بناری چای ئاخزەمێ لەشکری پارێزگاری کۆک و تەیار ئەکا. ئیدی لەوێ ڕۆژێوە گوندێک ئەچێتە سەر نەخشەی وڵاتی بابان هەتا ئێستاش ماوە و بەم گوندە ئەوترێ قەرەبابا لە سەرکانی و ئاوێک کە 1200 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. ژمارێک خانووی گەورە و لەسەر دۆندی چیاکانیش سەنگەری قایم و پتەودا ئەنێن. پاش گواستنەوەی پایتەختی بابان بۆ قەڵاچوالان ژمارێک خێزان لە گوندەکە ئەمێننەوە و پەرە بە ژیان ئەدەن و لەوێ ژیان بەسەر ئەبن. لە ساڵی 1887 ماوەت ئەکرێت بە ناحیە و ناوچەکە گوڕوتینێکی دیتی ئەکەوێت لە ڕووی بازرگانی و کۆمەڵایەتی و نیشتەجێبوونەوە. ئیدی قۆناغ بە قۆناغ ئەم تیرە و هۆزە دێت و ئەویدی ئەڕوات بە هەمیشەیش نامێننەوە هەتا سەرەتای سەدەی 1900 مەلا حەسەن ناوێ خۆی و ژنی و سعی و ئەوڵا و قایری کوڕی و کچێکی بە هۆی زۆڵم و زۆرداری عوسمان لێ داگیرکەرەکان تورکەکان خۆیان ئەگەیەنە گوندی قەرەبابا. پاش ئایامێک لەوێش نامێنەوە ئەچنە گوندی دارەتووی تاسڵوجە. جابا ئەم باسە بەری لای شۆخە مەحمووی قەرەبابا پێشمەرگەی دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستان و خاڵۆ حەمۆمینی دانیشتووی گوند تاکو بزانین ڕووداوەکان بەچی ئەگەن و سەرەتا با لە کۆخا مەحموودەوە دەست پێ بکەین. کاکە مەحموودجان ئێستا ئێوە سەر بە چ قەزا ناحەیەکن ماوەت سەر بە قەزای ماوەتن کاتێکە فەقی ئەحمەدی داڕەشمانە ئەمری خوا ئەکا بیڵاتی مەملەکەتی بابانەکان ئەدرێ بە میربووداغ لە ساڵی 1608 یان 609 تقریبا باشە
یەن بۆ بڵێن بابانەکانیان بۆ سنووری ماوەت بەڵێ ناو ماوەت بەڵێ لێنە حوزی ماوەت با چەند ئەمێنەوە لە ماوە چی ئەکان چی ناکان ئەوەی ئەوان دێنەوە ئێمە بزانیاریمان هەبێت لەسەر کە تەنها بە جەولەیەک دێن بەسەر منتیقەکە دێن و دەڕۆن دەیانوێت منتیقەکە بژێرنەوە سەر هینی خۆیان ئیتر بۆ جاران جاران سەر بانە بووە بانە بۆ شاریبانەی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ سەرەوێ بووە باشە بەڵام دوایی کردیان لە ساڵ 1608 ماوەتیان کرد بە پایتەختی بابانەکەوانیان بڵێ بۆ ئەوەی کەوا مەملەکەتەکە پارێزرێت لووتکە و شاخوینەکانیان گرت بڵێ یەکێ لە سەرکردەکانی بابانەکان قەرەبابایە قەرەبابایە یەتێر بڵێ وایە بڵێ چیەکە لێرە چی ناکە ئەوەی کە دێتە ئێرە سەر لووتکەی چیوەکان دەگرێت و قایمی دەکایتر لە سنوورەکە دەمێنەوە و پاراستنی منتیقەکە ئەستۆی خۆیان ئەگەنە ئێرە چنە بایلۆسە و ئەزمڕ و سەربازگەدا ئەنێن و باشە ئێرە گوندە کۆنەکەتانەوانە بەڵێ ئێرە گوندە کۆنەکەی لێرە ژیان لێرە بووە بڵێ ئەو سەرکردە مەدانیە قەرە بابا لێرە بێت بڵێ سەرکردایەتی ئەم مەملەکات ئەم شاخناوی جێمی پشتمان ئەمە شاخی ئاخزەمێ زەمێ بڵێ ئاخزەمێ لێرە شوە قایمەکات بڵێ باشە دوای ئەوەی تر لێرە نامێن نوۆچن بۆ بەکراوە و بۆ قەڵاتوان ئەو مەملەکەتانە کوێخا مەحموو چەند بەرەباب و تایفە لە ناو ماوەتەیە ئەوەی من زانیاریم هەبێت چوار بەرەباب زانیاری یەکێک لەوانە چۆخا هۆمەرەکان گەڕک مەلاییەکان بڵێ مەبەست مەلایە مەلازادە بڵێ مەلایەک مەلابەکرە کە پێی دەڵێن مەلابەکرە لە ئێرانەوە دێت و ژن بەژن و خوازیەکە و لێدا دەنیشە و ئەو بەرەبابە لەوانەوە دروست دەبێت ئەمە دوو بەرەباری ماڵی ماموسو کە پیاڵێن فەتاحەکان ماڵی حاجی فەتاح حوانەوانیش بەرەبابێکن و هەر لەوێن بەرەبابی ماڵی ئیسماعیلە کوێریشوان هەیە کاوان شەر لێبوون باشە ماوەت چەند گوندە ئێستا ماوەت ئێستاکە 58 گوندە لەگەڵ چەند قۆخێکە بەس تەنها قەزایە ناحی نییە ئێستا حالیان بەس قەزای و ناحی نییە ناحی نییە باشە ئەم قەرەبابای ئێوە ئاوایەکەتان گوندەکەتان سەر بەوەیە وانە قەرەبابا 409 بۆ 410 ساڵ بەر لە ئێستا ئەوەدان کراوەتەوە قۆناغ بە قۆناغی مێژوو ئەم بنەماڵە هاتووە ئەو بنەماڵە ڕۆیشتووە هەتا سەرەتای جەنگی یەکەمی جیهان پیاوێک بە ناوی مەلا حەسەنەوە دێ بۆ ئێرە بڵێ ئەمە ڕاستە مەلا حەسەن چێ مەلا حەسەن باپیرە گەورەی منە باپیرە گەورەی توۆیە مەلا حەسەن لە کوێ هاتووە بۆ ئێرە لە ماوەتەوە لە ماوەتەوە شەڕی بڵێن جەنگی یەکەمی جیهان بووە ئیتر برسیەتی و تیونێتی و گرانی و ئەمانەکەوتۆ لەم ناوە هەستاوە هاتۆ بۆ ئێرە ئەمەی ئێری دۆزیوەتەوە لەگەڵ کێوشی هاتووە کاتۆت سێ کوڕی هەبووە کوڕێکی وەفاتی کردووە دوو کوڕی ماوە کوڕێکی بە ناوی قادر و کوڕێکی بە ناوی سعید سعید لە بەرەوەی گەورە دەبێت تەمەنی و حەزی بەم ژیانانە نابێت ناچار وازی لە ژیانەکەی ناو باوکی جێشتووە ئەو ڕووی لە ڕەواندز کردووە چۆتە منتیقەی ڕەواندز و هەتا ئێساکەش بەرەیەکی لێ کەوتێتەوە لە ڕەواندزەژی لە کوێن لە ئێستا حالێن لە ڕەواندزن لە ناو ڕەواندز پێشتر دەچێتە مەرگە دوای لە مەرگە دەچێتە ڕەواندز قەومتان هەیە ئێستا لەوێن و بە ناوی بربەریەکانەوە مەشهورن کە لەوێن ئەوان بربەریەکان واتە دەلاکەکان کە چونەتەوە ئیشی میهنەی دەلاکیان کردو بەو ناوە ئێستا مەشهورن لەوێن باشە کچێکیشی بووە کچێکیشی بووە بە ناوی ڕعنا باشە رابعة نقرأنا رابعة کچەکەی ناوی ڕابعا بووە ئەمە لێرە فترێک لێرە ماونەتەوە دوایی دیسانە و لێرە ژیانن بۆ مەیسەر نەبووە چون بۆ چونەتە منتیقەی دارتوو لای تاسلوجە دارتووی تاسلوجە لەوێ دارتووی نەزا هۆزێکی لێ بۆ هۆزی منمیەکانە کە ئەچێتە ئەوێ لەوێ پێم وابێ ژن و ژنخوازی ئەکەن شن بۆ کوڕەکەی یێنێ بەڵێ لەوێ کچەکەی دەدا بە پیاوێک بە ناوی ئێستا کە پێی دەڵێن حاجی شەوکەت وەفاتی کردووە لەگەڵ ئەوە ژنخوازیەکە و ئافرەتێک لەوان دەخوازیە بە ناوی عێزەت بۆ قادر بۆ قادری ئێنێ زۆر باشە ئەی کچەکەی خۆیان بەچێ نازانێت کچەکەی خۆیدا ناڵم بۆ حاجی شەوکەت بڵێن ئەو کاتە ناوی شەوکەت بۆ بەڵام دوایی تەبعاً حاجەکە و شتەکە دەچێت تەمەنەوە پێڵەن حاجی ئێستا بە حاجی شەوکەت مەشهورە و وتقریبا نۆ کوڕی هەیە ئێستا ئەوانیش هەر لەوێن و لە منتیقەی تاسقلوجە و شێخڕەش لە گوندی شێخڕەش جێنشینی هەیە ئەو مەبەردەست کاک هەموو بین با دوو کەلیمە
قسە لەگەڵەوە کا هەومێن بەڵێ ئەمە ئێستا ئێمە لەم دین هەمووی ماشەڵا باخوباغاتێکی زۆر و بەپی قسەکانی جوات ئێرە لەوانەیە 1,100 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرز بێت جوات حەیدەری کە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتە ئەوواڵێ باشە ئەمە گوندە کۆنەکەی هی قەرەبابە ڕاستە بەڵێ تۆ لێ لەدایک بووی لە دارتوو لەدایک بوو لە دارتوو لەدایک بووی دارتووی دای تاسڵوجە لا تاسووجە بەڵام باو باپیران لێرە بوون باو باپیرام کۆچباریان کردە بۆم لا بۆ لا ڕۆشن وها باوکت پۆلیس بوو پۆلیس بوار ڕۆژێ لە بنکەیەک هەر جارەی لە وڵاتێک بوون بەڵێ تۆ لە دارەتوو لەدایک وانە بەڵێ دایکت منمیە دایکم ماوەتیە ماوەت ئەی دایکی باوکی باجەکەم باشە باژیمە باوکت لەگەڵ ئاغاکانە هەمیشە ناکۆک بووە هەموو ئاخرەسا ئەو ناخۆشیە تۆزی بەرە بەردەمە ئەوەیان هاتوچۆ پێ کردووە دەمێ نردوانە بۆ منتیقەی لای ئاو کورتی و دەمێ نردوانە بۆ بازیان و دەمێ نردوانە بۆ ئەزمەر و دەمێ نردوانە بۆ چوارتاو ناخۆشیەکە لەسەر چی بوو نازانکە هەومین هەڵە لەسەر شەڕیان بۆڵێن کوڕشتی تیا چۆ اونجا مرکوشتیان نێداژی کردووە و لەسەر ئەو شتانە بینە سەر شادەماری ڕێی توجارەت یان با بڵێن بازرگانی دێهاتەکانی ئەو دی وەکو کونجرین و وەکو ئامادین و وەنیە بەڵێ وەکو میرا و ئەمانە لێرە هاتوون دەکەی ئێوە ڕۆشن بۆ ماوەت خۆی کوڕەداوێ و کونجرین و هەتاشی دێگەڵەش و هەتاشی بڵێن بە ئەو منتیقانە میراوە و میراوە لێرە و نان بەس منتیقەی کوڕەداوێ و کونجرین و ئەمانە لەو لای ئێمەون ئەمە ڕێیاکان بە شوێنی سارەکە ئاواڕۆن بۆ ماوەت ئالێرە هاتن بە کەروڵاق زمانی کەروڵا لێ و چیان هێنایان بر بۆ ماوەت وڵا جا لێرەوە کابرا چوش شەکرێوی زڕۆنیویست برنجی بیسا لە ماوە دەیکردی تووتنیانە بەر بۆ فەحس بوو ئەوێ لە ماوەت بڵێن نەگەر ساڵی تووتن بوو تووتنەکرا لێرە بە تووتنیامە بارە بر بۆ ماوە لێ فەحسیانە کرد و اینجا بە ڕۆژانەیە چوونە بڕێ ئەمڕۆ سبەی چواردەی لەسەر بۆ ئێرە وەڵا ئەم دیانەی کونجرین و کوڕەداوێ و ئەوانی باشە ڕێوبانی شانە خسی و ئەوانە لەکوێوە بووە ئەمە لەسەر چەمەوەڕە لەکوێ هاتووە ئەمە لە ماوەتەوە هاتووە و لە دەشت لێوە هاتووە و لە کونجرین هین لە بەرزەڕۆ و ئاوا بۆ دەمشەما ڕۆژۆر هەتاچێتە مۆکەبە باشە ئەمە ئێوە کەواتە لێرە هیچ سوودتان بینیوە لەوەی کە ئەو کەروبارە لێرەوە هات نەوەی من سوودمانەوە بەڵێمە هەر لێرە حیواندار بووین و ماڵمان لێرە بوو باشە هاتون بەڵام قەومایتان لەگەڵا نەکردو هەموو هاتوچەمانە بۆ لێرەوە ئێوە شتومەکتان بردو بۆ سلێمانی خۆت وابزان بارەدارت بردووە ئەلێرەوە بردوتە بۆ سلێمانی بە نازانم بە کوێ قەیماسیا بردوتەوە نازان بەخوا بە کوێ قوربان لێرە بردومە چوومەتە بەرزەڕ بەزەڕ وەزانم ئەجا بۆ مۆکەبە و ڕێگا کەروبار بوو مۆکە چوتە مۆکەبە مۆکەبە چوتە قەیوان لەکوێ بارێکتان داگەری ئیسلاحەتێکتانە کرد و یان لە مۆکەبەیان لە قەیوان هینی لێ بوو چایخانەوە چایخانەی خۆی کابراگە بچوە بە کاروان قۆری پیاڵەیە برد دوونانی پێ بوو هەتا چۆ سلێمانی لەو لا شۆکولەیە کڕی و خورمایە کڕی و لە سلێمانی بارەدارەکە لەکوێ ئەفرۆش ئەدا بچە لای مزگەوتی گۆرەیان ڕاو بێژەکەیان 6 یان کەمتر لەو دەورانە بەڵام نان و کەباب بێکتەرە خواردە جا خۆی بەشێ یەکش چی بیەکڕی کاوی وڵا خورما و شەکر و بەخەڵ زۆر ئەو کاتە پێ ئەچوو دوو ڕۆژنی و ڕێگم جاچوتەوە ئەی باشە شەوان لەکوێ ئەمایتەوە وڵا خۆی گەشت بمایتەوە چوتە هین شاخانە هەبوو لە چاخانەکەی ئەمایتەوە تا بەخان هەبوو خان هەبوو بەردی نبوو لە کوێ بوو لە دێکۆن لێ بوو لە قەیوان لێ بوو لە مۆکەبە لێ بوو بە چەند کەرەکەتان بیلا معنا فزینێ بە 5 سلس خۆتان لەکوێ خەوتن خۆشمان شوێنمان هەبوو شوێنی وڵاخەکەشیە بوو شوێنی خۆشیە بوو ناوچەی کوڕەسەن کە دوایی تورکە داگیرکەرە عوسمانلیەکان پیان وتووە قەرە حەسەن پیاوێک ئەبێ خەڵکی ئاوایی لێڵانە بێت جا لێڵان گوندێکی گەورە بووە و دەمەوەبیانیان ئاواییەکەی هەموو تەمتومان و لێڵ بووە کە عەرەبە داگیرکەرەکانیش دێن داگیری ئەکەن ناوەکەیەکەن بە لەیلان کوڕەسەن سەرکردەیەکی ئازا و بەجەرگی کورد بووە کە تورکە خێڵەکیە دز و جەردەکانی قەرەقۆی لوو وڵاتی کورد داگیر ئەەکەن کوڕەسەن لیان ڕا ئەپەڕێ و
شڕێکی خوێناوی بەرپا ئەکەن و گەلێ تورکە بەرازەکان لە ناو ئەبات مخابن لە کۆتاییدا کوڕحەسەن شەهید دەبێ وردە وردە ناوەکە ئەبێ بە قەراحەسەن و ناوچەیەکی کوردەواری سەر بە کەرکووکی کووردە پایتەختی قەراحەسەن گوندی خاڵۆ بازانیە هەتا شۆڕشی نوێ و ئێستاش ئەم دێ گەورەیە هەر پایتەختە و لە ساڵی 1936 مەڵبەندی ناحەی قەراحەسەن بووە پیاوێکی ڕێژ چەرمووی ئەوێ ڕەوەنی ناو بووە دەستڕۆیی و خانەدان بووە یەکێ لە نەوەکانی ناوی میمی بەهەیە ئێستا 80 ساڵە قیسمەت و نسیب میمی بەهەی هێناوە لە قەرەبابای بناری شاخی ئاغزەمێ لە ناوچەی ماوت لێرە ژیان بەسەر ئەبا لە ساڵ 1950 نەنە بەهێ لە ئاوایی دارتوو ئێڵی بەناوبانگی منمی کە کچی مام ڕەفیق سەعید ڕەوەنە ئەم بەهەیە ئەغرێ بە مامەلی قاری مەلا حەسان لەو مارە ئەبڕێ بە 20 دیناری ئەو سەردەمە لەوێ ڕۆژێ واتە 68 ساڵ بەر لە ئێستا چۆتە قەرەبابا کۆن و ژیانە لەوێ بەردەوامی کێشاوە هەتا ئێستاش هەر بە شێوەزاری قەراحەسەن قسە ئەکا و میمی بەهەیە بە قەراحەسەنی ئەدوێ منیش وە قەراحەسەنی پێم وت کات بەهەیە بەڵێ باپیرت و باپیرە گەورەت ڕەوەنن بەڵێ ڕەوەنن بەڵێ باشە کەوەڵت بیرماوە کەوەڵا بەڵێ ئەرەوەڵا بیر ماوەماری خاڵوانم لەوەیە لەوەیە ئەرەوەڵا ئەی شێخگیری شێخ جیریش هەر خزم و ئەقرەبەمان لەوێ هەیە ئەی حوسێن ئیسلام وەڵا ئەوێش هەر خزمانی لێیە ئەچویت ئەرەوەڵا چوم لە وەختی خۆ ئاچوم سەرمەدان ئەرەوەڵا لە خاڵۆ بازیانی بەڵێ کارەوانی و بەرخەوانی ئەمانەت کردووە بەڵێ بەڵێ ئەرەوە ماڵی باوکم بۆ ئەرەوەڵا ئەلەن کردو جارێک لە بندارێک ویلای کەوەڵا بەڵێ کارەواری دەکرد بەڵێ مارێک چوە قوڕکەوە ئەرەوەڵا چۆن بووە وەڵا ئەردانیشتمەوە لە بن دارەکە و شتێک لە بن سینگەوە سارد بوو وتم خوای ئەوە چ بێ کەواتێنە بکەم مارە وتم وای دایکە زێرانە مارەکە لە سینگم دەرپەڕێ دەرەوە ڕای کرد ئەرەوەڵا زەوانە باە خوانە خوازە پێوی بایتە ئەفۆداین تۆ لە ساڵی چەند لەدایک بووی خۆیان لە بیرم 1939 ئێستا تەمەنت 80 ساڵی ڕێکە لە ئاوایی خاڵۆ بازیانی لە ناوچەی قەراحەسەن لە کەرکووکی کوردستان و کوردستان لەدایک ڕاستە ڕاستە کەواتە سڵاو لە کەرکووکەکەی کەرکووی کوردستانەکە سەڵاویان لێکەم لە هاتی کەرکووکە زۆر ئەحوالانە بیستم ئازا بووی چاکی مەردایەتی لێکرد بە لای ڕادەکرد لەلایەک مانگا دەدۆشی لەلایەک دار دێنە و نازەم چێوانە بەڵام کردومە بەڵام جەرگ سووتان لە بنی هێنام ڕاست دەکەیت ئەرە بەخوا جەرگ سووتان لە بنی کوڕەکە ناوی چی بوو ناوی عوبێد عەلی قادر بەداخەوە خەلاسی کردیا خەلاسی کردمەرە بەخوا خەلاسی بەداخەوە پێشتر ئازاوی تر گاوانی دەکرد کوڕە بەخوا ئەوە دڵم خۆش بۆ نەدڵم خۆش بەمە خواکەم ناڕەکانم دێم دڕە دەبێ حیتم نایە کەرەمی خوامێ ناڕەکانمی تر لەم دوایە ئاوا دەرکەم سوتا خەفەت خوا لە گوناحی خۆش بێ و تەمەنی درێژی بۆ مەحمووان بەجێش قوربانم بێوەی بیا خۆش باشە میمی بەهێنجا بگەڕێنەوە بۆ کچێنیت چوین سواری جەنجەر بوویت ئەرێوەڵا هەڵا دەنجەرم کردووە ئەرێوەڵا گێرە دەکرد گێرەمە کرد ڕانەکێشا بە هێسر بەێزر ڕێستر و گاوی تر ئاوا بوو ڕاستە ئەی شارات ناوەتەوە ئارەوەڵا شارەم ناوەتەوانێ درێنە کردووە ئەرێوەڵا درێنم کردە شانەشانی پیاو ماشەڵڵا وەڵا برا ئەشەوی لە ئازا ئارەوەڵا کردومە بەخوا برا ئازا بووی ئەشەوبی لە چەند خوشک و برابوون ئێوە واللهی ئێمە دوو سێ برا ڕەفیق باوکت سێ کوڕی هەبوو ئەوە سێ کوڕی هەبوو چوار کچشی هەبوو یەکێ لە براکان شەهیدە ناوی چی بوو ئەحمە بوو ئەحمە ڕەفیق سەعید سڵاوی خوای لێ بێ ئەی لە خوشکان چەند ماون والله لە خوشکان ئێستا دوانم ماون ئەوە تات بەهێ لای منە ئەوی تر ناوی چی بوو ئەوەی ماوە ئەوەی ماوە ئەوە نێرگزی ناوە ماڵە لەکوێیە ئەو ماڵی لە چەند سەماڕە ئەڕۆن بۆ لای سەری لێدە وڵی چۆن خوشکمان نییەوەڵا برا خوشکمان باشە کەواتە تات بەهێی ڕەفیقی سەعیدی ڕەوەن لە خاڵۆ بازیانی تۆ لەکوێ ماوەت و
خەرەبابا تۆ لەکوێ ئیتر نسیب و چارە نووس کاکە گیان بە قوربانت بم باوکت ئەو کاتە بۆ ئیش و کار و بۆ جووتیاری وەرزی ڕێوبانە هاتۆتە دارتووی تاسلوجە بەڵێ ئەمانیش هاتوونە تاسلوجە بۆ دارتوانە بەڵێ مارێکە چەند بوو 20 دینار دینار بوو وەختە 20 دینار بوو ئەجا 20 دینار زۆر بۆ کاتەکان بخوا ترومبیە لێ پێکڕی خانوو پێکڕی بکرا باشە ئەی چووی بەلای حاکەم وتی 20 دینارەکە وەرگرتوتە چی وتم بەڵێ وەرم گدە بێزی ناوتم دەم وەرگدرێکێکشی دەشی قەرزارە باشە لە تەمەنی 13 ساڵی بەڵێ لە تەمەنی 13 ساڵی تات بەهەیە بەڵێ کە شووی کرد بە عەلیمام قار لە ساڵ 1950 یعنی 68 ساڵ بەر لە ئێستا تۆ شوت کردووە بەڵێ باشە تەمەنت 13 ساڵ بوو وایە بەڵێ لەوێ وهێنیان یەکسەر بۆ دێکەی سەرەوەی شاخکە بۆ قەرەبابەی سەرەوە من بیستم وتیان مناڵەکان دڵت نهاتوە خەبەریانکەیتەوە بەشی هەر هەمویان گەڵاتوتنی کردو و تو دەیوەرن ئەرە وەڵا کردومە ئەرە وەڵا چوار ماکاو 5 ماکاو مەڕنی ئەمێنا لە بن ساباتەکان مەڕشت دڵم ناهاتە مناڵانە هەڵسێنم لە دوایە کە ئەوان هەڵەتانێ دایکم چی کردو دایکە بۆ بە ئێمەنەوتم ڕۆڵ بەخوا گونا حال دەخەوتان بنەوەتر ئەمان کرد بە شیش باش ئەتان کرد زینانەوە بەڵێ ئەی چۆن ئەرەوەڵ چەند ڕۆژ لە زینانە بوو وەڵی ئیتر بە گوێرەی خۆی دووسێ هەفتەتیا ئەبوو سەیرانە کرد هێشتا خاو نەبووتەوانێت دووبارە دایانە پۆشیەوە ئاوان تێکرد ئاوی گەرم ئەنجا پاش ئەوە ئەنجا خاوە بۆ دەیانەهێنا تات بەهەیە بەڵێ ئەو کاتانە ئەو ناوە زۆر ناخۆش جا بۆ گەرمای بڕۆ درە بکە دروێنە بکە جا مەڵۆ بنێرەوە نازام چی بکە ئەمانە زۆر ناخۆش بوو لەسەر و ئەوەشەوە بەگا ئەکێڵرا ئەرەوەڵا بەکا گێڕابەت دڵخۆش بوو دڵخۆش بەڵام مادوێتێتەکەتان هەر لە ڕادە بەدەر بوو ئەرەوەڵا دڵخۆش بوو وەمانەزانی هەر هیچ خەرمانی بڵێن دەغڵودانی زستانتانە خست ئەرەوەڵا لە چۆداتانەنا لە چاڵمان بۆ هەڵەکە نور چارەکە ئەنجا سواقمانەدا و ئەنجا وشکە بۆ دەغڕەکەمان تێ کرد و دامانە پۆشی ئەی کەی دەتانێنا بۆ باڕاشێشتێ ئەوەڵا بەشی باراشمانە هەیە ئەهێشتەوانێ ئەوە دوسێ فەردەمانە هێشتا لە دوای ئەوەکێشە زستانە هات دەرمانێنا مابەر دەژوورستانیتە زەخیرە دەخست و ئارەوەڵا ئەمە هیزەی پڕۆن هی کوردی بەرە بەخوا چیتر هەر ئێمە وەختە ڕۆنی بازاڕی نەبووە ڕۆنی کوردی هەبووە کورە هەڵیشانە قوڕانجانە هیچیشتان لێنە نەخۆشیە بوو نەبەخوا نەخۆشی نەبوو بەخوا هەر کەلانە و شلکێنە و ئەمانەمانە کرد و هەر بە ڕۆنی کوردی ئەخورا کەس هیچی لێ نەهات ناوین چیە؟ حەلاوە عەبدوڵڵا حەلاو تۆ چی کاک خوشکەزایی حەسەنی خاڵەمامە خوشکەزای حەسەنی خاڵەمامەیەکی بوو لە پێشمەرگ خارەمانەکانی کردی چواری تیپی شلحوتی پیرەمەندون بیخە لای دەمتەوە من بیستمە تۆ لاسایی منەکەیتەوە کە ئەڕۆم ئادی لاسایی بکەرەوە تا بەرنامەیەکی تر و ژیانەوەیەکی تری کوردستان خۆتان لەگەڵ خواحافیز شوا لو سويت ظهر لو ما مكوي خملا يتشو ودم كلي سما مكوي خملا يتشو ودم كوي گوندی قەرەبابە سەخت و ئاسیە هاوەقەی شاخی ئاغزەمێ بە وڵاخ و پیادە لەو بەرزاییەوە هاتوونەتە ڕێگای سەرچەمی باناڵێ 200 دۆنم زەویان تراکتۆر کێڵە باقی سەرتۆپی من ئەڵێم حەوت تۆ بڵێت 10,000 دۆنم زەویان شاخەڵان و دارستانە چڕە دارستانی ئەمان چڕە دارستان مازوار و بەڕوار و دارەبەنە کارێزی خولان و کارێزی ڕازیان و کارێزی سەراوان و کارێزی ماڵان و کانی جمگان و تووەڕەش بە شێوازی بیر بەبیر هەڵکەندراوە بە شێوەی ئەندازەی ئاودێری کە لەو سەردەمانەدا ئەندازەی ئاودێری لە ناو کووردا زۆر پەرەیسەندووە و پێشکەوتوو بووە لە سەرکانی سەراوان کەلاوە و بناغەی خانوبەرێکی زۆری لێیە ئەگەڕێتەوە بۆ قۆماندانی لەشکرەکەی بەبە قەرە بەبە کە ئێستا پێڵەن قەرەبابە قەبرسانەکانیشان ماوەتەوە ئەوە شیوی شەخصی و ئەوەش
قەبرسانی نزارە ڕەش و ئەمیشیان پیرە ڕەش لە زەردەشتەکانەوە هەتا ئێستاش ماوەتەوە. ساڵانە دارەبەنەکانیان بەکرێ و تاپۆداوە بە بنێشتکەران کوچەڵی زۆریان لە قەیدار قەزوان بە گڵێکی تایبەت دروست کردو و بنێشتیان بەرهەمێناوە. ئەو کەژانش بێ چاوێنی بێ زۆرێک لە هەنگەکێوی لێیە بەهۆی کانیاوەکانەوە لە قەی شاخەکان ئەوە شاخی کانی گوێز و شاخی کەنەکی سوور و شاخی کونەکۆتر و کە ئەمە ئەم کونەکۆترە قەڵایەتێکی زۆر گەورەی لێ ئەگەڕێتەوە بۆ سەردەمی زەردەشتەکان ئەوجا شاخی کونەکەمتیار و پیر ئەحمەغ ئەم پیر ئەحمە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی زەردەشتەکان و شاخی وشکەڵاوی ئەمانە چڕچڕن لە کلۆری دار شانیان هەڵبەست و هەنگەکان لە قەڵشتی چیاش ئەوجا هەنگدۆزەکانی زەینەڵ و خەرەبابا و ئەودی و میراوە و سەرا و ئامادین خۆتان بگرن بۆ هەڵمەتی دۆزینەوەی شانە هەنگوینی سروشتی لە درەنگانی پاییزێ. هەندێ ساڵیش هەر لە خواییەوە بە سروشتی مێشولان ئەهاتنە سەرگەڵای مازوار وردی لە گەزۆی ئاسمانیاندا ئەباری سەردار ئەوجا ئەیان بارانە سەردار مازوو گوندنشینانیش بە ئەزمموی ساڵانی خۆیان ئەیان کردە گەوزۆی ئاسمانی فەرەیدونی ئەنجومەنی قەرەبابا و مام حەمەڕەشی خاڵۆی چاوەڕوانمانن دەست و برکەن بابچینە خزمەتیان و سەرەتا بە کاک فەرەیدونی ئەنجومەنی گوندی قەرەبابا بڵێن و پێیبێژین. کاک فەرەیدون ئەبەم شاخ و بەم مەملەکەتەوە دەوەن زۆرە بەڵێ چ جۆرە درەختێکی خۆڕسکێ لەم ناوە؟ وەڵای کات شا زیاتر داری بەڕوو هەیە داری مازوو بەڕوار و مازوار و داری بنیشت دارە بە نەزانم وێ وڵۆمانە نییە لەم ناوە وەڵا وێڵی نییە بەس ئەو سێداری زۆرە ئەو سێداری زۆر 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 زۆرە هەنگی کێوی هەبووە جاران ئێستا شەیەتی ئێستا شەیەتی چۆن ئەدۆزرێتەوە؟ وەڵای قەزیە هەنگ ئەبێ شارەزایت هەبێ هاتە تۆ وەڵای هەمە بەس باوکم زیاتر هەیەی ئەی تۆ ئومێت شارەزایت هەیە لە هەنگ دۆزیرەوە بەس هاوتار شارەزایی هەتا هاوکار یەنە سەر کارێکە بەڵێ ئاوەکە خۆنەوە بەڵێ هەڵەسن هەڵەسێ ڕێگەوەرە و مەملەکەتەکەی خۆی خۆی کار لە شازایی چیە ئەگە هەنگەکە چەند دوور بێ لێرەوە نە پێچەکە ئەگەر نزیک بێ پێز ناکە ڕێک هەڵەسێەوە ڕۆ یعنی ئەگەر دوور بێ چەند پێچەکە چەند پێچەکە چەندە دوورەوە پێچەکە هەتا دوور بێ پێچەکە ئەیتر ئەم هەنگدۆزە دوایەکەوێ دوایەکەوێ ناودار بێ ناو شاغ بڵێ بە ئاراستەی 2 مەتر پانی ئەڕۆی بۆ قیاسی هەنگە ئەگەر نزم ڕۆژ ئەوە نزی دەڕۆی ئەگەر پێچی زۆر دابێ زۆر بڕۆی دوایە بێ بکەویت دوای بکەوی باشە کە دۆزیتەوە لە ناو دار بوو ناو کلۆری دار بوو یان لە ناو شاخ بوو بەڵێ چۆنە ببێی تۆ لای ئێمە عادەت وایە بەردێک بەدارە شە نیشانەیەکی دە و کاتە کەس ناچێ بەلایە ئێمەنیژم لەو لاوە سێنیش من و بەکرەزیم سێ نیشانەیە ئاخزانە و دیێرە شتە نییە لێرە دیە نەوەڵە هەنگوینەکەشی خاڵسە تایبەتە بەڵێ تایبەتە بەڵێ بۆ 1000 دەردە بۆ 1000 وەک دەوایە وانە بەڵێ باشە جاری وایە 9 ساڵە تۆ نەزانیوە لەوانێ زۆر بێ هەنگوینی چاک هەنگوینی باش هەنگوینێکی باش کاک فەریدون هەندێ ساڵ بە تایبەتی ناوچەی پێنجم بینیومە بەڵێ جۆرە مێشولێک پێیا ئەبێ لەسەر بە تایبەتی مازوار بەڵێ شیلێک ئەبارێن لەسەر گەڵاکە پێڵەن گەزۆ بەڵێ شۆکەشی لێ دروستەکەن بەڵێ باشە ئەم گەزۆی چۆن دروستیەکەن و لێکەن و هینێکەنەوەە کات لە شاو گەزۆکە ئەبارێ بە تایبەتی لە داری دارمازووە بارێ لە دارمازووە بەڵێ لە هاوینان ئابارێ لە مانگە حەوت بۆدا و بۆ هەشت و ئەوانە ئاکە گەرمە بێت بەڵێ باشە ئەی چۆن دای ئەتەچێن چۆن لی ئەکەنەوە ئەم گەزۆکە لە ئەیدا لە دارەکە ئەچی دارەکە گەڵاکەی ئەبڕی ڕۆژێک دوو ڕۆژدایەنەی تا گەڵاکەی وشی دەبێ تا گەزۆکە تامەدێ باشە وشی دەبێ ئەو کاتە لەسەر لایلۆنێ شتێکی خاوێن بێ ئەچی ئەیتەگەێنی کە تەکاندت دوایی کۆیەکەیتەوانێ بە پێی پێویست بڵێن ئەی شوێیتەوانێ ئیتر بۆ نەخۆشیتەوانێ بۆ نەخۆشی هەرەکە بە پێشەوەی بە دەوا بەکارێنێ خواردن بەکارێنێ بەڵام ئەوە پێڵن من سەما بە عەرەبیەوە گەزۆی بڵێن سروشتیە گرالیشە بەڵێ وانە لە تامی هەنگوینایە
وڵا خورە زۆر خۆشی بەڵێ. زۆر شیرینیشە ئەمە ساڵانە ڕوو ئەیە یا 2 ساڵ جارێ 3 ساڵ جارێ وەڵی بەپی فەسڵەکان ڕووەدا باشە ئاوایی قەرەبابا گوندی قەرەبابا چەند ئەوەتان هەیە کانیاو کانیاما زۆرە وەڵا کاگشت عادی بزانم کانی ئەوە سەراو خولانتان هەیە خولان کانی خولان ڕازیان کانی ڕازیان کانی گەورەی ناو دێ سەراوان و کانی ماڵان و سەراوان کانی جوگان ئەی کانیش کەشتان هەیە تووەڕەش تووەڕەش بەڵێ ئێستا زۆر هێرماوە بەڵێ باشە کاتی خۆی لێرە ژمارە کارێزە بووە بەڵێ کارێزە بووە بەڵێ کارێزکان ئیتر ئەڵێن لە ماوەت هێناوێنە لە مەریوان و سنە لە کوردستانی ئەو بەڵێ. هێناوێنە لە شوێنی ناوێنە کارێزیان لێ ئەم کارێزیان چۆن کردووە ئەم کارێزە لە شێوەی چوو نابووەکە لەشار بڵێن بە پاچ و خوڵین کردویانە بیرێک لە سەرراوتە دەستیان پێ لە کردووە ژێری شەوانە بیرێک تونێ لە لیان لاوە بەڵێ لێ بڵێن مسافەی 2 مەتر 3 مەتر ڕۆژە و لەسەر بیرێکیان بۆ دابەزاندوە کورە هی وایڵن 30 مەتر درێژ ئەخ بڵێن ئەو مەسافەی کە بۆیان دابەزانەوە هەم بۆ ڕووناکی هەم بۆ هەوا بۆ تاتانەشتە تەواو بوو ویستیان پاشی بکەنەوانێ بۆ بیریا چنە خوارە و دابزن وتیان مانگەیەکتان ون بۆ ساڵێکیان بەڵێ ئەمە ڕاست بوو بەڵێ دوای چۆن دۆستیان لە وڵی مەسافەیەکی زۆر دەوری دە 15 ڕۆژ مانگەکەمان دیار نەبوو کە دیار نەبوو ڕۆژێکیان ناو ئاوەکە ئاوەکە بۆنی عیب نەبێنی لێ شیاکەی حیوان لێ بەڵێ بڵێ بە کارزا چوونە سەرچین ماگاکە ناو کارەزیا بوو نەمردبوو نەمردبوو. هێناتانە خوارەوە بەڵێ باشە گوندی قەرەبابا کەرتی کشتتوکاڵی ژمارە چەرە 54 ئەمە 54 بەڵێ چەند دووەنیمی شیاوی خەلە و خەرماتانە گەرم و جۆ وڵای چەند دۆرم تقریبان لەوانێ 800 دۆنر با هەیە بۆ خەلە و خەرمان بڵێن کاتی خۆی کە بەجووت و دووەنم 300 دووەنمتانەیە ئەخ بڵێن کەەوەی زەویەکانی ئێوە ئەم 200 دووەنمە شتێکی وای ئەمە تراکتۆری تراکتۆرێکیڵە بەڵێ بەڵام زەویشتانەیە گاچێڵە گاشێڵ بەڵێ وانە بەڵێ. کاتی خۆی هەر وەگا بابێ بە خێر بێ خۆر ئەلووا دانیشە وەرە وەرە کورە وەرە مام ڕەشی بە خێر بێ یاخوا ئەحواڵە چۆنە ماشەڵا جوان جلی کوردی جوان ئەمە پیرێژەکە ئاوە پاک و پوخت و جوان دەکای خۆ دوایی باشە زۆر باشە ئێ کاکە اینجا لە ساڵی 1970 ئەم دێ ژیانی تیا نامێنێ بەر لە دیەکانی هەموو ماوەت ئێراستوێن بەڵێ وایە بەڵێ دە ئەو بۆ بەردەست مامە ڕەشە مامە ڕەشە تۆ لە چ بنەماڵەیەکی چۆخا هۆمەر چۆخا هۆمەر بنەماڵەیەکی کۆنی ماوەتە قدیمە وایە وتیان چۆخا هۆمەری ماوەت لە ساڵ 1970 یعنی تقریبا 130 ساڵ بەر لە ئێستا زۆران باز بووە چۆن بوو وڵا زۆر بەقەوت بوو بەقەوەتەکەی وەدانە بوو هەتا بەرزگەوت ئێران و توران و هەمووی شکان هیچ بەرازی گرتووە و هیچ کات پشتی لە عزێنەدا بەراجی گرمووی وەرزکەی بادا بوو لە کونێ هێدا نردبی بۆ مووسڵ بەڵێ ئەوە بیستمە نردبی بۆ مووسڵ بەڵێ وا بوو لێوە هینیان کرد بوو دیاریان پێشکەش کرد بوو وەڵا باشە بیلا برا ئازە تۆش وای ناوەڵاخوانە ڕازەکەی باشە ما هەمە ڕەشی ئێستا باسی کارێزم کرد لەگەڵ کاک فەرەیدونا وەختی خۆی لە بەرچاوی تۆ کارێزان هەڵکەنووە بەڵێ دەچێت وا ئابینی دەڕۆیت بەخەوەسە خۆ پێدا چەند بیرەکەن ئەوە 6 لا دەڕۆی یعنی لێرەوە 20 مەتر دەڕۆی 30 مەتر دەڕۆی بیرێکیانداجێ بوویت ناوەکەی بیرەکە بە چیەگرن بیرەکە سەرەکەی قوربان لەم لاوەتە بەری جانێن لەو لاوتە بەردێک تەلبەرد و تەلبەرد وای قبری ئەندان سەر داوێن ئاویش بەخۆی لە ژێرەوە ژێرەوە دەڕوا ئەو گوڕوهینەش سەری یەکەم بۆیدا باشە بۆچی ئەم هەموو بیرەی بۆ ئەکەن مام ڕەش قوربان ئەمە بۆ بۆەوەی کە یەکسەر بڕۆی نایگەیە نایگەیە من بیستومە هەوا هەڵەمژێ ئاوێنێت نازانم هەوا پێدا دەڕۆی ئەو بۆی کە پڕیش بۆەوە پێدا بڕۆی پاشلەمیکەی دەریبی باشە هەندێک جار ئەڵێن کارێزەکە جمک بووە جمگە ئەوە جمگای ینی چی ئەو جمگە قوربان کە دەباریە
ڕاستێکی زۆرە ئەو جمگە شل نەبێ کە شل نەبێ بۆ خۆی وردەوە دێتە خوا بەریەگرێ بەریەگرێ باشە مام حەمەد ڕەشید ئێوە جاران ڕووناکیتان چی بوو؟ وەڵا ڕووناکیمانە چرا بوو چرا بوو ئافتەی نەبوو چرای ئاگردانیش لە ژوورەوە بوو ئارە وەڵا ئەی ناو لوتان هیچ ئاسمەڕەشە دەبوون ئاسمەڕەشە دەبوون دەزای چی من تەنەشێ نەوتمان بردووە دەستانی کڕی سەرمۆر بوو سەرمۆر کڕیمانە بردومانە هاوینە بۆ سەرمرکی هێنامان تۆ دەستانیش چۆتۆ بارێ ئەنێنێوێنە بوو لەگەڵ دەنووسین دەخ کەس بووە پازە کەس بووە لە ژوورێکیدا لە ژووریا دەنووسین ئەو چرا خێرا لەمان کوژانەوە کا حەمەد ڕەشید قەت چوون بۆ بانە ئەوانە بۆ خوێ بەڵێ من بۆ خۆم چوومە حەزنێ ئەوی هێناوە گەرمم هێناوە گەرمە هێناوە بەچی وەڵا بە جۆ دێش ئاخرنانە بەچی گەرمەکە بەس بە پارەزای بەتری ئاخر ئەچونەوە جۆ دەماخڕێ بێ ئەخوا نەخواستن نادەنێ ئەزانم بەڵام هەبوو ئەچوو بە هەنجیر بە ترێ ئەوە جیا بۆ بەڵێ نێژ کاروان دەچوون بۆ گەرمێنە تریان دەبێت ئەم خابی شوین بەڵێ چلم ماشەڵا 79 ساڵی ئارەوەڵا زیاتریشم زیاتری یەک ژنە هێناوە هەروێری بیکەی بە دوو وەڵا دڵم نایە بیعەبێم ناکاتەکە بیاڵێ وڵای بنا وەڵا ماشەڵا 79 ساڵیەوە نەجوان و خوای گەورەتە منە نوێژەکان تا لە جیایی وەڵا بەردەوام مشکل الحەمدولله یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارە خەباتگێڕ و خەمخۆری نەتەوەکەیان دروست کرد و بەسەرۆکایەتی بیرمەند و شۆڕژێڕی مەزنی خۆرهەڵاتی ناوەڕاست و مامی گەورەی کورد مام جەلال شۆڕشی نوێندایە دەستچیا و بندەوەن و گوندەکان پاڵپشتی ئەوەڵ و ئەخیریان پاشی خوداوەند جوتیار و وەرزێڕ و سەپان و زەحمەت کێشی لادەکان بوو لێرە لەم وڵاتی ماوەتی پێشمەرگە و هەڵۆی سووری شۆڕشی نوێ ماوەتی شۆڕژێڕان ئەحمەد فەتحوڵڵا ئاغای دڕی لەگەڵ مستەفا چاوڕەش و ژمارەیەک پێشمەرگەی ئازا و جوامێر کەوتنە چیاکان و پێشان هوشیاری و دواتر هاوپشتی و ئەوجا پێکەوە شۆڕش پێشمەرگە و کۆمەڵانی خەڵکی کوردستان بەیەکەوە بوون ئەحمەد فەتحوڵڵا ئاغای دڕی هەڵۆی بایلۆسە و برزوت و دۆندی ئەحمەد ڕۆمی و گوڵێ و فریشتەی هیوای ئالانی شارباژێڕ و دۆڕی جافەتی و شینکایەتی بوو کە سەرتۆپی شارباژێڕ و مەملەکەتی سلێمانی خۆشیان ئەویست و هیوای خستە دڵی پەپوو لە نەسرەوتەکان و ناو نەغمە و جیریوەی مەلان و خوڕەی کانیا و سروەی شەماڵی ناو قەدیدار بەڕۆکان لێرە لە گوندی قەرەبابا مەشخەڵێکی داگیرسان هەر ماڵێ سەرەبزوتی ئاگری لەوێەوە برد بۆ ئاگردانی شۆڕشی ماڵەکانیان سعید قادر حەسەن لە گەڵیان کەوت بوو بە پێشمەرگە هەر ئەویش یەکەم پێشمەرگی گوندی قەرەبابا بوو هەر بۆ خۆشی یەکەم کەس بوو تازی شەهادەتی لەسەرنا ئەوە تا کەریمی برای لەگەڵمە باسی شەڕی بیشووی دڕی و پێشمەرگایەتی ئەکا بۆم با سەرەتا لە کەریم ببرسم و پێی بێڵم وشەکاری سەرکردەی مەزنی کورد مام جەلال بەڵێ بوون بە وێردی سەرزاری پێشمەرگە و کۆمەڵانی خەڵکی کوردستان واتە شۆڕشی نوێ دروست بوو بەڵێ لەم ناوەیە چییە هەستتان بەکی ئەکرێەوە هەستمان بەچێ کرد هەستان بەکی ئەکرد هەست وەڵا هەستمان بەسیە کرد هەستمان بۆ یەکرد پێشمەرگە بوو چێتان بیست بوو وەڵا هەمزەی حاجی کەریمی زەینەڵ ئەحمەدی فەتحوڵڵا ئاغای دڕی ئەحمەدی فەتحوڵڵا ئاغای دڕی سەد ڕەحمەتی لێ بێ چیتر کاک مستەفا لێ بوو مستەفا چاوڕەشی لێرە چاوڕەش علی چوارتایی لێرە بوو علی چوارتایی لێرە بوو بەڵێ وانە هەمە علی سەراویش لێرە بوو بڵێ خانەی معینی بوو نازانێکی لە معینەکانیشیان لەگەڵا بوو لەوانوانە بوو باشە چێ هاتە ئێرە بە زۆری بۆ لای ئێوە وەڵا کاک ئەحمەد هات ئەحمەد فەتحوڵڵا ئاغای دڕی برای کاک عەبدولقادری خۆمان هەزار ڕەحمەتی لێ بێ هات بە ئێوەی دووتی ئێوەش پێویستە پشت و پەنای شۆڕش بن وایە باشە
بوو بە پێشمەرگە لێرە لێرە وەڵا من بووم پێ نەگەی شۆخان مەحموود و باشە بەر لە ئێوە لە یەکی 1970 شەڕێکی زۆر گەورە لە بیشوو لە دڕی بوو بەڵێ ئەو شەڕی کێ بوو چۆن بوو وەڵاوە حکوومەت بوو فیرقەی پێنج ئیغباریان کردبوون بۆ کاک ئەحمەدی چوو ئەحمەدی فتوڵا ئەحمەدی فتوڵا دڕی بەڵێ محەممەد علی سەراوی بەڵێ چیتر وەڵی زامنە ئەو سێم لێ ناسین هیچ کەشی لەگەڵا بوو کێ چاو شوشە ئەوە هەزار ڕەحمەتی لێبێ خانەی معینی لەگەڵا بوو مەجموعەیەکی زۆری لەگەڵا بوو یەک کەس گیرە یەکێ بوو یا دوو کەس بوو ئەوە سعیدی عوسمان جوفانی بوو ئەو گیرە وانە بوو پێنج شەهیدمانیا لێوە بەڵام قارامانانە ئەوان شەڕەکەیان کرد ئێوە لێرە جۆتان لە تەپ و گۆرە ڕۆژ هەڕم بوو هاوان و دۆشکە و جەشم عێراقام وات فیرقەی پێنج لە سلێمانی شوان داختان خوار بۆ کاک ئەحمەدوانیە خەدەم خەڵک ئەگریا بە خەڵک نوێنان نەخواستێتەوە بەخوار ڕاستەکەی باشە لێرە یەکەم پێشمەرگەی گوندی قەرەبابا کێ بوو یەکەم پێشمەرگە سعیدی برام سعید قادر حەسەن یەکەم شەهیدی ئێرە کێ بەڵێ سعید قادر حەسەن هەر ئەوەیە تۆ لە ساڵی 79 لە هەرێمی دوو بوو بێ پێشمەرگە لای کێ وەڵام من لای حەمزەی حاجکەریم بوو لەگەڵ کا عەلی بووم لەگەڵ زۆریان بوو باشە دوای ئەوانەی نەقلەکەەوە دوای ئەوانی تری وردە خەڵک لێرە بوو بە پێشمەرگە ماوەت کەسی کێ ماوەت 6 پێشمەرگە پێشمەرگەی هەبوو ڕاستەکەی وایە ڕاست ئەی مەحموود قەرەبابا خۆ لە کەرتی چواری تیپی 47 پیرەمەگرون بوو بەڵێ مەحموود پێشمەرگە بوو دوایەوە حەمە سەعید وانە پاشان لوقمان لە سلێمانی ژیرا و زەم بەداخەوە ئەی حەسەن وەلا ئەو بە تەقینەوەتیا چوو ڕاستەکەیت کوێستانێکیش لێرە لە ساڵی 85 شەهید وە کچی کاک حەمەوەیە کچی کاکم بەڵێ بەڵێ ئەوم بۆ بەرەدەست ئەو کوڕە گەنجە جوانە کوڕە گەزبی بخر لای دەمتەوە بەڵێ ناوە چییە؟ هاوکار فەرێدون حەمەمی تۆ کوڕی کاک فەرێدونی ئەنجومەنی ئێستا ئەوە لە ڕێگاوە هاتین وتم بۆ ئەمهینە ئەڵێ گامێش بەخێوەکەم بەڵێ وایە چەندی کڕیوە؟ وەڵایی حەوسەرە هەشتە وەرەیکی نەگرەوە آخر بڵین بە پەڵخەکانیەوە هەشتا زیاتری پەڵخ بەڵێ بەچکەکانیانڵی پەڵخ چەند بەچکە هەیە؟ 5 پەڵخی هەیە باشە گامێش بە خۆ دەزانی ئەبێ زستار و هاوی لە ناو چەما بن لە ناو چی بۆ کردو باوکە؟ وەڵی بە حەفارە حەوزمان بۆڵقندووە ئەچێتە حەوزەکە و بەیانیان زوو کە هاتەوە لەو شاخە چێتە حەوزەکەەوە تا ئێوارە ئێوارە ژێتە دەرەوە چێتەوە بۆ شاخە شەو لە شاخەمێن بەڵێ شەو ئەی کێ لایە بێ وەڵای تر ئێواران خۆمان لێ خوڕین بەیانیانی ژوەختی دۆشین زوو خۆی گاتەوە ماڵەوە دە زۆر باشە بێزگەلەوە مەڕووماڵاتی شێ لێرەوانە وەڵی هەڕە شەوڵاخێ مانگا و ئەمانە ئەوە بۆ بەرەدەست مامەساومێت مامەساومێت ئەوەتی قەرەبابا هەیە وەک گوند هەموو شتێکی تیا بۆ بەس مەکتەبیتیانە بوو والله قوتابخانە مەبەستم بەڵێ قوتابخانەمان نەبوو زیاتر ئێمە بڵێن خۆی گوندەکە دانیشتوانەکەشی کەمە جا لەگەڵ گوندی زەینەڵ شا لە یەک نزیکین یعنی ئیتر ئەمەش هۆکارێک بوو بۆ ئەوەی کە هێنی بۆ نەکەن لە زەینەڵ قوتابخانەی تیابوو لێرە ئەچون بۆ بەڵام ئاخری شار دوورە بەڵێ کیلۆمەتر 2 کیلۆمەتر هەرەوە نابێ بەڵێ بەزستان بوو بەفرەت چۆن نتوانی بڕێکە ئەخر ڕاستەکەی تر مناڵێکی سەرەتایی پۆلی ئاو مناڵە وانە بەڵام ئێستا ئەو مەکتەبەش داخراوە ماڵ داوە بێ زۆر ڕاستە بەڵام ئاخر ئێرە 12 خوێندکاری هەیە ئێوە 13 هەیە بەڵێ ئەچن لەکوێ خوێن وڵای ئێستا لەم کاتە خۆ جارە حلێکیەوە تۆ نییە بێبچن بۆ قەشان واناگەر بخوێنن بەڵام تا کوێستا حکومت یعنی هیچ قوتابخانێکی بۆ ئێرە نەکردووە هیچ یعنی باش نێجا ئێمە بەڕێگاکە سەرکەوتی لەگەڵ مەحموود قەرەبابا و لەگەڵ کا هەمووی وانە لەو ڕێگاوە بەکری سای خەریب وەرگەڕێ ڕاستە ڕێگاکەمان خۆڵ و کاکە بێت هەر ڕێگاکە زۆر خراپە خوانیە هەر ڕێگاکە زۆر خراپە
ئەجاکە واژ نەبێت تۆ ئەبێ ئەوساکە ینی بچیتە ماوەت بۆ خوێندن ینی ماوەتی شەزانانی لێ پۆلی یەکی سەرەتایی لێرە بچێ بۆ ماوە هەرۆڵا 20 کیلومتر بخوێنێ وڵای جایتر ئەمایانەکەێتە لای حکومە دەبێت حکومەدە چارە سەرمان وڵایمش داواکاری باوی ئەوە ماوە وڵات بڵێ بار ڕێگاتان بۆ چاکەر پێتان پێیان بڵێ بە وڵا زۆر داواکارین لە حکومت ینی بەڕاستی هاوکاریمان بکات لە قوتابخانەمان بۆ بکە بنکێکی تەندروستی نزیکمان بۆ دروستکە جادەکانمان بۆ چاکە ینی ئاوەکانمان ئاوەکانمان بۆ ڕێک و پێکەن هەمووی ئاوەدانی بەڕاستی هیچ ژینێکی خزمەتگوزاری نەکراوە هیچ پرۆژیان ئێمە وەکو گەلی کوردستان دەنگمانە خێنە پاڵ دەنگی تۆ هیوادارین حکوومەتی کوردستان ئەم ئیشانە جێبەجەکە بۆ سەرتۆپی گوندەکان و گوندەکان بک بە یەکەم یعنی ئەو لەوێت با بە گوندەکان نەک بە شارەکان وڵی کاک ڕشاد من لە ساسە لەگەڵتان چکە ئەوەی ئەم گوندانە ماندوو بوون بە شۆڕش و بە پێشمەرگە و کاچی برا ئێسەگەر گوند نەبێ ماستەیە نەوەڵە میوە هەیە گەنم هەیە بەڕاستی هەتا کوێسەر هیچ شتێکیان بۆ نەکراوە ینی نەگەرم گوندە لەوانەیە بڵێم سەدان گوندی کەشمان هەیە بە هەمان کراوە بەس ئاسی پێویستانە لە ئاستی پێویستانە مژە وازار ئای سەفری بۆ خاتر تەکیەی باباشق ئای مەم کوژەبانە زمەم پێڕەباتر سەفری سڵاو لە سنەی کوردستان ئەوەی کە شەهێنی بۆ ئێمە خۆڵقان سڵاو لە هەر چوار پارچەکەی کوردستان ئەو کوردستانی کەوا نوری چاو و قیبلەی دڵ و هەناسەی هەر هەموو کوردیەکە ئەمە بەرنامی ژانوی کوردستانە بەدڵ تا دەستخۆش ماوەستاکیان کەواتە من و شەهێن هەردووکمان لە قەرەباباکەی ماوەت لە شارباژێری سەخت لێرە لەگەڵ درەختەکانە بووین بە هاوڕێ لەگەڵ باڵندەکانی بەیەکەوە سرودمان خوێن لە قەرەباباکەی شارباژێری سەخت لەگەڵ شەپۆلەکانی چەمی قەڵاچوالان کە بێرەوەی پێڵەن باناڵێ ئەڕات هەرچی ژێردارەکان هەیە هەمووی تینوێتیان ئەشکێنێ و بە ئێمەشەڵێ ئاسایشی ئاوتان بۆ دروستەکەی جوتیارەکانی ئێرەش ئاسایشی خۆراک کەواتە ئێمە لێرە کۆتایی بەرنامە ئەمجارەیە نین بەڵام بەر لەوە ئەبێ بڵێن کوردستان لە ناو دڵ کوردستان لە ناو چاو پێشمەرگە تاجی سەرسەری ئێمە و شەیدەکانیش تا ئەبەت ئێمە سەری تازیمیان بۆ دانەوێنین سڵاو کەرکووک سڵاو سنە سڵاو مەهاباتەکەی قازی سڵاو قامیشلۆ سڵاو دیار بەکر ئێمە ئێوەین و ئێوەش ئێمن زمانێک مێژوویەک نەتەوەیەک هەر ئەبێ سەرکەوین بەسەر دوژمنەکانە بەخواتان نەسپێرم